بینەرانی بەڕێز سڵاو لە بەیاننامەی 11 ئازاری 1970دا باڵە جیاوازەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران نیشان گرتەوە و هەر لەو ساڵەشدا حیزبی دیموکرات لەجێر چاودێری مەلا مستەفای بارزانیدا لە کۆیە کۆنفرانسی سێمی خۆی بەست و لەو کۆنفرانسەدا دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بە سکرتێری حیزب و مەلا ڕەسوولی پێشماز و هێمنی موکریانی و سەید ڕەسوولی بابی گەورە بە ئەندامی سەرکردایەتی حیزبی دیموکرات هەڵبژێران. بەڕێزان لە ئەڵقەی یەکەم و دۆمی بەرنامەکەدا باسمان لە چۆنێتی دروستبوونی جوڵانەوەی کوردانی ڕۆژهەڵات دوای ڕوخانی کۆمار و هاتنی ئەو کۆمەڵە ڕۆشنبیر و سیاسیانە بۆ باشووری کوردستان و کێشە و ململانی نێوخۆیەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کرد. لە ئەڵقەی سێم و کۆتایی دارەکەماندا باز لە کۆنگرە و کۆنفرانسەکانی حیزبی دیموکرات و یەکگرتنەوەی باڵەکانی حیزب لە 11 ئازار و بارودۆخی ئەو حیزبە پاش هەرسی شۆڕشی ئەیلول و هەڵگیرسانی شۆڕشی گەلانی ئێران لە 1970 بەشداری و ئومێدی کوردانی ڕۆژهەڵاتی حیزبی دیموکرات لە شۆڕشەکە و پاشان نەفیکردنی مەلا ڕەسوولی پێشماز و سەید ڕەسوولی بابی گەورە بۆ ڕمادی و سەرنگونکردنی عەبدوڕەحمانی زەبیحی لە ساڵی 80 و تیرۆرکردنی عەبدوڕەحمانی قاسملوو تا ساتە وەختی ڕۆشتنی مەلا ڕەسوولی پێشنماز بۆ وڵاتی سوید و هەندەران و جێهێشتنی نیشتیمان لە ساڵی 1970 بەردەوامین بۆ درێژەدان بە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز مەلا ڕەسوولی پێشنماز یەکەمین بەرپرسی مەکتەبی ئاسکەری و ئەندامی سەرکردایەتی مەکتەبی سیاسی پێشووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. کاک مەلا ڕەسوولجان دیسانەوە بەخێراتن دەکەین بۆ بەرنامەکە. زۆر مەمنون. وەک لە پێشەکە ئەماژەم پێکرد لە 11 ئازار باڵە جیاوازەکانی حیزبی دیموکرات یەکەگرنەوە، بەڵام بەر لەو مێژووە ئەمەوێ تەوەرەکانی پێشوو ئەوەندەی کە فریان نەکەوتین بەڵێ کۆتایی پێبێنین. پرسیارم لەسەر هەڵوێستی شێخ لەتیفی حەفید کرد لە کاتی چوونی ئێوە لەگەڵ عەبدوڵای معینی بۆ ئێوێ. هەڵوێستی ئەو پیاوە چۆن بوو، چۆن هاوکاری کردن؟ جاوام عەرز دەکرد ئێمە کە دابەزین بەغەڵەت یاچوونێکی بووان زانی بوو عەبدوڵای معینی ئەحمەدخانی چیوەرۆیە کە برای تەڵاخانمێ واشیان بە شێخ لەتیف کرد بوو کەمە تێ هەڵبووین ئەو خەڵکە زۆر سەی پێشوازیان لێکردین بەبێەوەی پێشترەمە هیچمان کرد بێ شێخ لەتیفی شاد بۆ سەر پلیکانەکان و هەیوانەکەی هەر زۆر بە عجایبی تەماشای دەکردین ئەمە بۆ خۆمان عجایب ماین، بەڵام وەختێکی کە چوینە ژوورێ و بەخێراتێکی گەرمی کردین و دانیشتوانە شێخ لەتیف پیاوێکی یەکدا زۆر زیرەک بوو بیلافاسی لە زانی ئێمە هەردووکمان ئێرانین و هەردووکمان لەو کوردە لێ قەومانەوانین. قسەکردن شتێکی وە کابراایەکی پیاوێک کۆخایەکی بۆیەکی جەلامە بوو هاتەوە ژوورێ کوتی قوربان ئەو سیارە خەبەرێکی زۆر عجایبی لە کوردەکانی ئێرانی پێبوو. کوتی چی بوو؟ کوتی بەخوا مراشیرێژ لە سپیسەنگ شەڕێکی کردووە، شەڕەکە ژێمە کردبوومان تی مراشیرە لە سپیسەنگ شەڕێکی کردووە ئەڵێن عەجەمی نەهێشتووە، هەر کوتیشی قوربان ئەڵێن ئەم مراشیرێژە بە 3 نەفەر سەری دەتاشن. شێخ لەتیف کوتی دا ماڵت نەشێوە بۆ درۆت خۆگە سەری 4 هێندی سەری تۆ بێ هەر زەلامێک دەتوانێت بیتاشێ کابرا زۆر زەلامە و بەرحاڵ لە بەینە قسەکاندا داوای کرد پاژنیوەڕۆ بوو داوای کرد کوتی سوێسکەکان و جێبەکە سازکەن ئەو خزمانەمان لە سیوەیل زۆر ڕاوە سوێسکە دەکەن ئەمیش لە حیاتم ڕاوە سوێسکەمان نەکردو بەڵام بردینی خولاسە چوینە سەرکان نێواوێک دانیشتین و کوتیجا بۆم بجێڕنەوە دەزانم ئێوە کوردی ڕۆژهەڵاتن هاتوون بۆ ئێرە هەرچیەک هەیە بۆم باسکەن ئێمەش کاغەزی حاجیاغام دێرە ناوکتم قوربان دیارێ ئەو کاغەزەی بخوێنەوە 3 نەفەری دانیشتون پیاوەکانی ڕۆیشتن بۆ چالێنان و سوێسکە گرتنەوەشانە. شێخ لەتیف کە کاغەزەکەی خوێندەوە سەری هەڵە ناکوتی کامتان بریندارن کامتان عەبدوڵان چون نووسی بووی عەبدوڵا کوتم قوربانەوە عەبدوڵای معینیە و برای سلێمانی معینیە و کوڕی حەمەدەمینی معینیە کە وەزیری کۆمار بووە و دۆستی خۆت بووە ئەمنیش کەەوە نووسیویەتی مەلا ڕەسوولی پێشنمازم فرمێسکی هات نەخوارێ فرمێسکی هات نەخوارێکی زۆر بەخێر بێن ئیدی دەستی کرد بە تووڕەبوون و جنێودان بە هەردوو لای شۆڕش هەم ئەوانەی بەکرەجۆ هەم ئەوانەی دەرێ کوتی ئێمە پیاومان تێدا نییە کورد ئەگەر هەبێ کوردی مەهابادن قازی محەممەد بووە ئێوە کورتان بە دنیا ناساند من وەک لەتیف ئێوە 2 نەفەر بووە بنێرن 200 نەفەر بێ لە هەر جێگایەکی پێتان خۆشەداتان دەنێم پیاویش نێ بتوانێت تەماشایان بکە. ئەوە بۆ من بەڕاستی دە و کاتیدا ومێدێک بوو ئەوان هەر بۆ بەیانی ژناردی دکتۆرێکی خۆیان هات ئەو دکتۆرە هەتا ئەو چەند ڕۆژی تقریبان 20 ڕۆژەمە لە داری کەلی و گەڕان و جەولەدا بووین مەرەتەب هەتا باسکی چاکردەوە بە دوایشدا هاتینە سیتێک ماوەیەکی زۆر لێوێ ماینەوە
ئەو پیاوە هەرچەندی کێشی هات بە تایبەتی لەگەڵ من علاقەی یەکجازۆ گەرم بوو هەرسی داستان و ژیانی دەورانی شێخ مەحموودیە چیان بەسەر هاتۆ چۆن بۆ لای ئیسماعیل ئاغای سمکۆ بۆ مەرجی تورکی هەمووی بەکەڕات بۆ لێگەڕام بڵێ تۆ جگە لەو هەڵوێستەی شێخ لەتیفی حەفید کە ئێستا بەرامبەر بە ئێوە نواندوێتی و گەڕاتەوە لە سەربردی ژیانم لە کتێبەکەی خۆت ئاماژەت بۆ کردووە کە ئەم پیاوە سەرباری ئەوەی کە نزیشی 50 دێ مڵکی ئەو بووە بەڵام قەرزار بووە سیارەی نەبووە بۆ هاتوچۆ ئۆتۆمبیلی نەبوو بۆ هاتوچۆی خۆی قەرزار بۆ لەبەرەوەی کە هەمیشە دیوەخانەکەی خەڵک نانی تیا خواردووە ئاماژەت بۆ کردووە کە هەژاری مکوریانی و حەسەنی قەزڵجی و غەنی بلوریان و زۆر لەو کەسایەتیانە تەنانەت شێخ لەتیف موچەی بۆ بڕیونەتەوە موچەی ماگانەی پیاون بەڵام بۆچی هەژار وەک تۆ باسی لە هەڵوێستی شێخ لەتیفی حەفید نەکردو ئەو جۆریشکە قسەی لەسەرەکات واللهی فەیسەڵگیانە من هەژار مەقالەیەکم لەسەر نووسی و حتمما لە کتێبەکەشمدا چاپی دەکەم لەسەر هێندێک شتی ناڕاستی کە لە چێشتی مجێوردا کتوێتی بەڕاستی بێکەوە بووین و بە عالەمی ئاشکراوە بوون و تو چۆن دانیشتوی نظام هیچی ڕاست نییە و خەڵکەکەش ئەوەی هەمانە هەمووی دەزانن ئیمە ڕاستەوی ڕاست نییە بێزگەلەوەش هەژار ئەو شتێک کە ناسمەنێەوە بابەتە زۆر کوڕەکەی لەسەر نووسیویە زۆر دەنگیدایەوە ئەمن بۆ خۆم تەواوی شتەکەی کوڕەکەیم خوێندوتەوە شتەکانی هەژاریشم خوێندوتەوە ئەمن 85 نەفرم شخصیاتی سیاسی لە ساڵ وێستفی ڕابگرا لە مەسا هەرچی مەسوولی لە هەمووی ئەو کابرای هجوومیان دەک پیاوی وەک گۆرانی دەڵێ جاسوس بووە یعنی نازانم ئەوە چ نەخۆشیەکە ئینسانەکان یەکتر بشکێنن بەغیلیان بە یەکتی هەبێ ئەوەی ئەو لەبارەی شێخ لەتیفی نووسیوەتی من لەو مەقالەیدا جواب داوەتەوە کە دەڵێم ئەتۆ چۆن دەتوانیشتی وا لەبارەی پیاوێکی وا بڵێ کە ئێوە ئەو چەند ئاوارە و لێ قەوماوە دەو کات و زەمانیدا کە لە حەوت ئاسمان ئەستێرەتان نەبوو معاشی بۆ بڕینەوە کە بۆ خۆشی وەک کووت باس دێ ئەوەی کە من بە حوسن باسی دەکەم دەڵم لەسەر 200 دێ سیارەی نەبوو ئەو بە گەمژە باسی دەکا دەڵێ لەبەر گەمژیانی ئەوەی نەبوو بەحقەدەوە هەموو کەس زانێ شێخ لەتیف ئەوەندە مەزیز خۆش و مەزیز گەرم و خزمەت گوزار بۆوانە من دەڵم ئەمە 2 نەفەر بووم کی 200 نەفەر بێنن هەر یەکەی لە دەیەکیاندا دەنێم ئەو جۆرەشان جاوە بۆ پیاوێکی زۆر خزمەت گوزار دڵسۆز بە کورد بەڕاستی شێخ لە ساڵی 1969 ئەحمەد تۆفیق ئەچێتە پاڵ حکوومەتی ئەو کاتی عراقی بۆ کاری چوونی ئەحمەد تۆفیق و پاڵدانەوەی بە حکوومەت پەیوەندی بە چیەوە بوو تا چەندێک لەوێ مایەوە ئەحمەد تۆفیق بۆ بەدبەختی ترسی ڕێنیشت ئەو مەسلەی کوشتنی سەدیقی ئەنجیری و بێسەر و شوێنکردنی ئەو برادرانەی ئێمە ئینسانی نائەهلیش لە هەموو شوێنێکی هەیە کاغەزی تەماسی هەبوون چون ئازاد بۆ ئەحمەد تۆفیق دەگەڵ خەڵکان دیار بوو وان حاڵی کرد بوو کە ئەگەرە تۆ فکرێک بۆ خۆت نەکەیەوە هەم ئەتۆ هەم ئەوانەی لێرن شۆڕش هەمووتان سەربەنیز دەکا ئەوانە ئەوە بوو ئەو هات بۆ سەرەوەی ئەتیبارێ دەگەڵ ئەو هەم باوەڕێک کە بە بارزانی هەبوو ئەو هەموو خزمەت پیداکاریانەی کە دێنە شۆڕشداکردبوونی کاغزێکی بۆ منووسی بۆ قەڵازیە بە 2 برادری خۆی داناربووی کە ئەمنەوە لە پاش چەند ڕۆژی کە لە نزیکترین شوێن خۆم تەحویل دەدەم ئێوەش ئەگەر بە قسەی من دەکەن و ئەگەر پێتان باشە هەمووتان ئەو کاری بکەن چونکە بۆ 2 ڕۆژ بمێنین باشترە بەڵام ئێمە کۆبوونەوەیەکمان کرد شتەکەیمان بە غەڵەت زانی زۆری لە ژێر فشار و ناڕەحەتیدا بوون حرەکەی 66 تەواو بوو زۆر برادرمان چوبوونە بەکرەگوێ زۆر برادر پڕتەوازە بوون بێسەر نەویشت بێوەی بزانین چمان بەسەر دێ ئەمە ئەوەیم بزانم مەلا حەسەن بوو مەلا عەبدوڵڵا بوو مامۆستا من بوو سەیڕەسووی ورچان و کێوکێ چەند برادر بوون کۆبوونەوەمان کرد لەسەر ئەو کاغەزەی بڕیارماندا کاغەزێک لە ڕێگای حەسۆیەوە بۆ بارزانی بنووسین پێی بڵێن بەڵام دوای چەند ڕۆژان مەبادا ئەحمەد نەڕۆیشت بێ پێی بڵێن کە ئەحمەد داوایەکی وای لەمە کردووە ئێمە هەتا بستێک کوردستانی ڕزگار کراوماوە بشماگرن بشماکوژن تەحویلیشمان بدەنەوە ئەمە کوردستان بەجێ نایڵێن ئێوە خۆتان و وجدانی خۆتان یعنی ئێوە لەژێر ئەو هەموو فشارە ئامادە نەبوون ئامادە بە حکوومەت ئەو کاغەزەمان نووسی و کە بە حەسۆمان کورد حەسۆ زۆر پیاوانە کوتێ من هەر ئەو ڕۆ تەماس بە بارزانیەوە دەگرم ئێدی حەسۆ چۆنی ئەو کاغەزە پێگەیان بچۆنی کرد بوو بارزانی ئەوەی ئەمە بیستمان وەڵامەکەیەوە بوو کردبووی ئەحمەد ڕۆیوە کەیف خۆیەتی لێرە بەدووە ئەو برادرانە چەندی پێتان دەکرێت احترامیان بگرن ئێمە خراپەمان لەگەڵ کردوون ئەوەی ئەمە بیستمانەوە بە حقیقەتیش لەو دەمێڕا احترامی مەگۆڕدرا ینی ئەو فشار و شتە لەسەر ئێمە نەما بڵێ باشە کەواتە
یەکشت ماوە یەکشت ماوە ئەوەش کە کورد ئەحمەد چۆن ڕۆیشتوانە ساڵ 69 چەند مانگی بەسەردا چوو ئەمەش کەوتبووینە بناری مارە دوێ و ئەو ناوەی و دەنێ و شۆڕشدا بووین و حەسۆدایمە دەگەڵەمە بووانە 11,000 بەسەردات کە 11,000 بەسەردات ئەحمەدی فەخیل لەوێ وەک پەناهەندە وەریان گرت بەڵام زۆر شتی لە کیست و بەڕاستی یعنی زۆر شتی لە کیست و ئیدێەوە بوو بە دوای ویداجاگە سوالەتە بێ کە قەزیەکە چۆن بۆ ئەمە دەبێتە دکتۆر قاسم و کۆنفرانسی سێ و ئەو شتانە باشە دواتر دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو و کەریمی حسامی کەی گەڕانەوە بۆ کوردستان لە دەروێ وڵات ئەمە ئەو اختلافانەی کە لەگەڵ ئەحمەد تۆفیقی هەمان بوو چەندجانە بوو یەکیان سەرڕۆیەکانی وی بوو ئەوە کە زۆر بۆ مە ناخۆش بوو یەکیان ئەو کاغەزێ ئەوەی کە دەڵم لەسەر بارزانی بەنێوی خەوی کردوێشتیوانە باقیەکەی دیکەی ئەو مەسلەی دکتۆر قاسم بوو کەریمی حسامی کە ئەوانە بۆمە زۆر مەسەلە بوو ئەوە کابرایانە بە تایبەتی دکتۆر قاسم بوو بەو هەموو زانایی و فعالیت کوشانێک کە بوویەتی ئەحمەد تۆفیق ساخێکێ بوو بەدەستی مەلا موسایی و وەزیری داخلەی عێراق بە دەرکردنی بدا ساڵی 61 ئەمە زۆرمان کێشە لەگەڵ ئەحمەد تۆفیقی دەکرد کە ئەو وەزعە بەسەردا هات و ساڵی هەفتا و دکتۆر قاسملو لە دەرەوە بەڕاستی هاوکاری شۆڕشی کرد بوو چی لە توانایدا بوو دەگەڵ بارزانانی و ڕۆژنامەیەکی بە نێوی کوردستان نەک بە ئۆرگان و مۆرگان و شتیوا هەر بە نێوی خۆی بە نێوی کوردستان دەری دەکرد لەوێ ئەوانە دکتۆر قاسملو دەگەڵ کەریمی حسامی هەستی کرد بوو ئەوانەی دەزانی کە مەلێرە تەرەفداری زۆرە دەکەن دەگەڵ وێستی ڕیزوانی و دەگەڵ حەمەدەمی سەراجی و دەگەڵ کەریمی حسامی هاتبوونەوە بەغدا و هاتبوونەوە کوردستان و سەفەری لای قاسم دکتۆر بارزانی کرد بوو دیارە وەختی خۆی نێوی نەهێنی دکتۆر قاسملوی ئەنوەری بۆ لای بارزانی بە نێوی ئەنوەری ئەوانە ئەوە بارزانی خەبەری نردبوو بۆ برادرانی ئێمە کە ئەوە ئەنوەری هاتۆتەوە ئێوە ژوەرن بۆ خۆتانەمەوە دەگەڵ بڵین عێراقڕە کەوتینە ئەوش بۆ خۆتان تێک بێرە بۆ خۆتکەن 5 نەفر لە برادرانی مەکەوەی ئەو دەمی بە سەرکردایەتی لە کۆنفرانسی دوودا دیاری کرابوون وەک من و مەلا عەبدوڵڵا و ئەمیری خازی و حەسەین ڕستەگاروانە ئەوانە چوون کە چوون لەوێ مەلا مسفات داینابوون زۆری ئامۆژگاری کردبوون زۆری تعریف لە دکتۆر قاسملووی کردبوو کەەوە جێگای ئەعتیباری منە و ئینسانی زانایە و ئینسانی باشوانە بۆ خۆتان چۆن ڕێک دەکەون هەرچی دەیکەن ئەمە باوەڕمان پێتانە و بیکەن چۆنیش پەیوەند دەگەڵ حکوومەتی عێراقی دەگرنەوەی هەموو بۆ ڕوون کردبوونەوە هەر لەوێش 500 دیناریدا بوونێ و ئەوە بۆ هاتین ئێمە کۆبوونەوە لەسەر کۆبوونەوە کردمان لەو کۆبوونەوەدا نەتیجەی ئەوە بوو کە ئێمە لیژنەیەکی تەحزیری لیژنەی ئامادەکار بۆ کۆنفرانس هەڵبژێرین ئەمە سێ دەستە بووین دەستەیەکمان ئەکسەریەتەکە لە نێو شۆڕشدا بووین کە بۆ هەم بەدبەختەی مابووینەوە دەستەی دووەمانەوانە بوون کە لە ترسی تەحویلدانەوە و حرەکەی 46 لە بەکرەجۆ و دەگەڵ مامجلال وان بوون کە خۆڵ ناگرێ زۆریان چاودێری لێکردبوون و لە گرتن و کوشتن نەجاتیان بوو دەستەی سێم ئەو پێنج کەسە بوون دەنا خەڵکی دیکەیان نەبوو دکتۆر قاسملو بوو وێستی ڕێزوانی بوو کەریمی حسامی بوو حەمەدەمی سیراجی بوو بۆ خۆی بووانە ئەدی ئەمە ئەو دانیشتین ئەو لیژنە تەحزیریە پێکات لە 3 نەفەر دکتۆر قاسملو بە نوێنەری بڵین ئوروپایە ئەو 5 نەفەرەی برادرێکمان بە نێوی لەتی مەلاعەلی کە شەهید بوو لە هەولێر بە تیرۆر شەهید بوو ئەو نوێنەری برادرانی بەکرەجۆیە ئەمن نوێنەری برادرانی شاخ خەرچی لە نێو شۆڕشدایە ئەمە هاتین لە کۆیە 2 ڕۆژان کۆبوونەوەمان کرد ئەو 3 نەفەرە لەسەر 32 نەفەر ساغ بووینەوە و کۆنفرانسی سێمان پێکێنە باشە بەر لە کۆنفرانسی سێ منم ئێوە پرسیارە بکەم ناکۆشی نێوان دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو و ئەحمەد تۆفیق لەسەر چی بوو دەوترێت ئەحمەد تۆفیق کوردێکی تون بووە توندڕەو بووە نەتەوەیەکی توندڕەو بووە کێشی ئەو لەگەڵ قاسملو زیاتر ئەوە کە ئەم ئەندامی تو دەبوو جۆرێک لە نزیکی لەگەڵ حیزبی تو دەهبوو جگە لەمانە چی ناکۆشی و خلافێک لە نێوان ئەم دوو شخصیتە سیاسیە هەبوو دیارە ڕوحی مەقام تەڵەبی هەمیشەدا مەسئولیندا هەیە مەسئولین هەرکوێ بێ ئێمەش بەشێکی دەبێ ئەوە بێ ئەو هەموو نزیکەش لە بارزانی و ئەو هەموو ئاوانزانەی بارزانی تەسیرێکی خراپی لەسەر ئەحمەد تۆفیقی پێکەنابوو زۆر جاران کە دادەنیشین باسی کار و تەشکیلاتی خۆمان دەکردێک و برام ئێوە زۆر سێرە شۆڕشی چی و حرەکەی چی و تشکیلاتی چی ئەوە لێرە بارزانی بە ساڵێک 2 ساڵ دیکە سەر دەکەوێت ئەمیش مەلا مسفای دووەمم مەکاری خۆمان دەکەین ینی ئەو نەزەری ئاوا بوو ئەو خەونەی هەبوو ئەو خەونەی هەبوو
ئەوەش کە ئیشارەت پێکرد بە حیزبی تودا دکتۆر قاسملوو بە حقەت هەتا زۆر دوایی دەوروبەری ساڵی پێش هەفتە کە هاتەوە ئەو لەو ئۆردوگای سۆسیالیستی و لەو تودەگەرایە ئەوانە بە تەواوی کشابەوە بەڵام زۆر کەم دەیوێرە لەبەر کەریمی حسامی و جەماعەتێک کە هەمیشە پێیوا بوو کەریمی حسامی پیاوی وڵاتانی سۆسیالیستی لەگەڵەوەی معاونیشی بوو ئەندای مەکتەبی سیاسیش بوو ئەوانە ئەحمەد تۆفیقیش کە زۆر زوو تر ئەو بۆچوونی کوردایەتی و نزیکی لە بارزانی و ئەوانە بۆیەوە بوو ئەسنی کێشەکان لەسەرەوەی بوو لە کۆمۆنی سلەیمانیش کە خەریک بوو ئەحمەد هەر لەوێ لەوانە بوو بیگرێ یا شوێنەوەنی بکە بەڵام جەماعەتی حیزبی شووعی ڕزگاریان کردبوو هەتا و کاتێک کە بە دەرکردنیدا ئاساسی کێشەوان لەسەر ئەو مەسەلەی باشە کەوایە بۆچی ئەحمەد تۆفیق دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو کەریمی حسامی لە مەلا مستەفا دوورە خاتەوە و دەریانە نێ و دووریان نەخاتەوە ئەمان پەیوەندی بەچیەوە هەر ئەوە بوو کە بەس ئەوان لە بەغدایە بوو ئەو کێشە و مناقەشەی کە دەبینی باڵێکی پارتی کە حەمزە عەبدوڵڵا بڵێن سەرپەرستی دەکرد لەگەڵ حیزبی توودە لە حیزبی شووعی عێراقی لێکیان گرێدا بوو ئەحمەد تۆفیق ئەوانەی هەم بۆ مەلا مستەفا ڕوون کردبووە کە کەریمی حسامی و دکتۆر قاسملووش لەگەڵ ئەو باڵن تحریکاتیان هەیە ئەو دەمیش بە حقەت دارا تۆفیق و خسرە تۆفیقوانە کە دۆستی زۆر نزیکی شەهید دکتۆر قاسملووی بوون ئەوانیش چەپ بوون ئەوانە هەموو تەسیری وای کە مەلا مستەفا باوەڕ بە ئەحمەدی بکا و بە احترامەوە کەریمی حسامیش نێکی لێگەڵ بوو ئەوانە دوورخسەوە بەڵام ئەو دوورخستنەوە هەرچەنە مەزۆری پێڵ بەزینەوە و کێشەی زۆر بۆ مەدەست کرد بەڵام بەتایبەتی دکتۆر قاسملوو بە خازانجی بوو دکتۆر قاسملوو دکتۆراکەی لە پراگ لەو ڕێگایەوە دەست پێ کردەوە بەڵام کەریمی حسامی دیارە کلاسی کادر و ینی دەرسی سیاسیوانەی خوێند بوو بەڵام ئەو هیچ پێگەیەکی ئەساسی علمی هەر نەبوو باشە ئەمێ ئەو پرسیارە جەوهەریە بکەم کە بە درێژایی ئەو ماوەیە ئێوە کۆمەڵێک سیاسەتمەدار و ڕۆشنبیر و خەڵکی خوێندەوار لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێنە باشووری کوردستان بە مەبەستی زیندوکردنەوەی حیزبی دیموکرات و درێژدان بە شۆڕش و دەستخستنەوەی مافی کوردانی ڕۆژهەڵات بۆچی ئەم هەموو ناکۆکی و خلاف و کوتلە و کوتلەبازی لە نێو ئێوە دروستە بێدەنی هۆکاری ئەم خلافانە بە بڕوای مەلا ڕەسووڵی پێشنماس کە بڕێک ڕاستگۆیانە لە سەربردەکانی ئاماژەی بە شتانە کردو پەیوەندی بە چیەوە هەیە بۆچی بەشێک لە ئێوە پاڵەیە بە مەلا مستەفاوە بێتە دۆستی نزیکی و بەشێکتان ئەچنە لای حکوومەتی عێراقی بەشێک لەگەڵ حیزبی توودە پەیوەندیتانە بێ بەشێک لەگەڵ نزیک لە شوێعی بەشێک ئەچنە لای مەکتەبی سیاسی ئەیا ئەم هەموو خلافوینە لە کاتێکە ئێوە هێشتا جێپی خۆتان نەگرتە بوو بە بڕوای مەلا ڕەسوولی پێشنماس ئەم خلاف و نابەرابری و دووبەرێکی و کێشانە پەیوەندی بەچیەوە بوو من ئێستاش لەگەڵ برادرانی دموکرات کە لێرن عینی حسابیان هەر هەیە ئەو باڵێنە ئەمن ئەوەی ئەساسەکەی بۆ بێمەنتەقەیی ینی منتەقەت نییە شوێنی فعالیەتت نییە تشکیلاتت نییە هاتووی قەتیز ماویەوە ئەو دەمی شەروا بوو ئەمە کە شۆڕشە بوو ئەمە دەنێ شۆڕشدا خۆمان قەتیز کرد بوو پێشمەرگایەتیمان بۆ دەکردن هەموو شتێکمان بۆ دەکردن بەڵام ئەوان ئەوەندی کرابایە ئەو بەولایدا ئەوی دیکە بەولایدا دووبەرەکان دەخستە بینێمە بەشێکی بۆ خۆمانین کە فکرێکی ئەساسیمان نەدەکردەوە ئێمە مەسەن چۆن خۆمان لەو ڕێبازێک کە ئێستا شەروان دەرباسکەین بەشێکی بەڕاستی لێرە ئەو باڵباڵێنی ئێرە ئەو نەخۆشی ئەمەشی گرتەوە حیزبی شووعی عێراقیش دەگەڵەوەی کە تەنیا حیزبێک بووە کە زەرەری بۆ مە نەبووە پشتیوانیەکەشی هەر بە شێوەی قسە و معنەوی بووە دەنا پشتیوانی واقعیان لە حرەکەی 46 زۆریان تحریکات بۆ ئێمە دەکرد برادرانیمان یەکێک دەدیت کاکە بڕۆ سلێمانی معینی لەوێ فلانوانە هەتا جارێکیانە من لەگەڵ بووم کە هات بووم و عەبدوڵڵا بریندار بووە میشات بووم و لە خەڵازێ دانیش بووم ئەمن لەگەڵ بووم دوو برادری مەسئول لە خەڵازێ بانگیان کردی من و لە حەسەن بووین ئەویش مەلا حەسەن زۆر بە وردی کوتی کاکە پێم بڵێ یارمەتی حیزبی شووعی بۆ ئێمە ئەمەوە چوینەوە چ دەبێت کوتی وڵا لە باری معنەویەوە ئەمە هەموو هاوکارێکتان دەکەین مەلا حەسەنی زۆر نوکتەباز و قسە خۆشە کوتی کاکە جام پشتم لە پرسان بێشێ معنەویەت چ لێ بکەم بەهەرحاڵ ئەوە بەشێکی ئەساسی پرسیارەکەی من کاک بەڵاسوول من بەخشە پرسیارەکەی من ئەوەیە کوردانی ڕۆژهەڵات خەڵکی زۆر تایبەتی و خوێنەوار و ڕۆشنبیریان تایە کەسایەتی وەکو مامۆستا عولەما عەبدوڕەحمانی زەبیحی وەکو شەعیزەدینی حسێنی وەکو دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو وەکو هەژاری مکریانی و هێمنی مکریانی و کەریمی حسامی و ینی ئەم کەسایەتیانە هەموو خەڵکی باسەواد و خوێنەوار و ڕۆشنبیرن پرسیارەکە ئەوەیە بە بڕوای تۆ ئەگەر تۆ پێ دوایە ئەگەر ئێوە لە ڕۆژهەڵات بوونایە لە خاشی لەو پارچەی کوردستان بوونایە
ئەم خلاف و ململانێ و تەکەتل و بەڵبەڵێن دروست نابوو پێم وابوو دەبوو هەر دەبوو بەڵام زۆر دەرسەدی کەمتر دەبوو. خۆ ئەوانەی باشوور لێرە هێزە پارتە کوردیەکانی باشوور لە پارچەی خۆشیان و خلاف و ناکۆکیشیان هەیە بە حەدی ئێمە نییە لان ئەمە مەسەن لێرە ئەوەی زۆر مەشهور بێ لە ئاساسدا ئەو باڵی مەکتەبی سیاسی کۆن و مەلا مستفا بوو کە دەورانێکی دوایە چەند جارێکی یەکیان گرتۆ فلان بەڵام ئێمەمە ئەلان کۆمەڵە 6 بەشە حیزبی دموکرات 2 بەشە جاودار خەباتەکان و پارتی ئازادی و زۆر شتی دیکەشن بەحقەت یەکتر قبول نەکردن زۆر ناخۆشە یعنی علەتی ئەسڵی ئێمەکە و اختلافاتە دەنێوماندا ڕوو دەدا ئەو یەکتر قبول نەکردنەیە بەشێکی لە کۆنگرە و کۆنفرانسەکاندا کە من زۆر سابقەم هەیە پێم وانە لە ژیانی هیچ حیزبێکی کوردستانیدا بە حەقی خۆی ئەندامەکان هەڵبژێدا بن نمونە دکتۆر قاسملوو لەسەر ئەو هەموو زانایەی لەسەر ئەو هەموو ڕابردووی کە بوویەتی لە ژیانیدا یەک جار نەبێت لە کۆنگرە ڕێیەکەمی نێناوەتەوە تەنیا یەک جار ڕێیەکەمێنەوە ئەڵێن لە هەندێک کۆنگرا خەڵکی نەخوێنەوار بەڵێ بۆتە ئەوە هەموو علەتایەکەندا باشە کاک مەلا ڕەسوڵ ئێمە ئێستا نزیک بوونێتەوە لە ساڵانی هەفتاکان و لە ئەمەوێش مەسەر ساتەوەختی بەیاننامەی 11 ئازاری 1970 و یەگرتنەوەی باڵە جیاوازەکانی حیزبی دیموکرات و بەستنی کۆنفرانسی سێی حیزبی دیموکرات لە کۆیە لە ژێر چاودێری مەلا مستەفای بارزانی لەو ڕۆژگارە چۆن باڵە جیاوازەکانی حیزب یەکیان گرتەوە و کێ هۆکار بوو ئایا مەلا مستەفای بارزانی چەند دەستی هەبوو لە پشی یەگرتنەوەی باڵە جیاوازەکانی حیزبی دیموکرات لە ڕۆژگارەیە ئەمە شتێکی کە لە بیرمان چوو دەگەڵەوەی گرێتە دێتەوە کۆنفرانسی 2 کە 69 ئەمە گرتمان ئەو کۆنفرانسا دوای ئەو هەم بەدبەختیانەی کەمە بەسەرمان هات بەشێکەوە پێشمەرگان دەگەڵ شۆڕەشن بەشێکەوە لە بەکرەجۆن بەشێک لە کوێن ئەمە ئەو کۆنفرانسا بە حدێک کۆنفرانسێکی جالب بوو کە 30 و چەند نەفرێک بووینەوەانە وەحدەتێکی وا لەسەر ئەو هەم بەدبەختی و ترس و خۆفەی کە بەسەرماندا هات بوو ئەو کاغەزەی هەژار بۆ مەنووسی بوو تاسیری زۆری تێکردینەوە ئەوانە ئەو کۆنفرانسە وەحدەتێکی وای پێکێنا کە ئەو 4 نەفرەی کە تەمینمانکردنەوە دەگەڵ ئەمیری قازی تەنیا ئەندامی کمیتەی مرکزی بوو مابووەوە بەڵام لەو کۆنفرانسیدا ئەمە هێمنی شاعیر مەلا حسین ڕستگار مەلا عەبدوڵای حەسەنزادە ئەوانەمان دەگەڵ ئەمیری قازی قبول کرد بە ئەندامی کمیتەی مرکزی و دەست بەکار بووین بە دوا کۆنفرانسەکەیدا بلا فاسیلە کمیتەیەک دانرا بە ئەمن کە بەرپرسی بووم نێو منە کمیتەی مەلا عەزیز کە شەریفزادە کە شەهید بوو نێوی نەهێنی مەلا عەزیز بوو ئەو کمیتەیەش هەم بۆ ئەو دیوەی هەم بۆ ئەو دیوەی دوای کمیتەی مرکزی سەلاحیەتی تەواوی هەبوو ئەو کمیتەیەش فعالیەتی یەکجار زۆری کرد ئامادەیەکی زەهنی و یەکگرتوویەکی زۆر عجایب دەنێومەدا پەیدا بوو کە کۆنفرانسێش نەتیجەکەی بوو کۆنفرانسێ لە حقەتدا بارزانەی کە ئاوە بە سەداقەتەوە ئەو قسانەی بە برادران کرد بوو دکتۆر قاسملوو هات زۆر بە سەراحەت و بە سەداقەت و یعنی ئەوانەی لەو ماوەیدا ئێمە دیت بوومانەوە بەدبەختیانە بەکەڕات باسی دەکرد کە من یا هەر کەسێکی دیکە کە دێین ئەمە مدوینی ئێوەین ئێمە دەزانین ئەوە بەسەر سینجی ئێوەدا بەچیدا ئەمە هاتوینە ئەو خۆناغە بۆ نمونە لە لژنەی تەحزیریدا من و دکتۆر قاسملوو لەسەر 2 نەفران کێشەمان لێ پەیدا بوو کێشەکەش لەسەرەوەی بوو کابرایەک بوو هەر قەت خۆن حیزب دموکرات نەکەوت بوو کۆنەتودەیەک بوو دکتۆر قاسملوو هەر لێناوە سەروی ئەمیش بە تووڕێ وەکتم بابە دکتۆرە منە زۆرمە ئەزاییمان خۆش دەوێت خاسم ئەم پێم سێرە تۆ لە هەر دەگەڕی دەزانێت خۆدا کۆنەتودەیەکی کە لە حیاتی نێزانی و حیزب دموکرات لەکوێ دێبینەوە قبوڵی ناکەم دکتۆریش بەس بەو هەموو نەرمونیانی کە هەیەی بەو هەموو بەڕاستی ئینسانێکی دیپلۆمات بوو هەر بەسەر زایدات کاک مەلا ڕەسوول مخالەفەتمان زۆر هەبوو ئەمن و ئەو کوڕی دیکە نەبێت دەنگی نەدەکرد کوتی کاک مەلا ڕەسوول مە هەر شتێکی بڵێن تۆ مخالفی وڵای بەمانایەوە تۆ ئامادەنی ئەو کۆنگەرەیە ئەو کۆنفرانسی بگرین ئەو مەلا مستەفا پارەی داومێمە کۆنفرانس خۆمە دەکەین ئەم زۆر بە تووڕێ وتم دکتۆرە مە حسابێکی دیکەمان بۆ تۆ کرد بوو ئەحمەد تۆفیق ژە قسانەی یەکەکەمەوە هەموو شەڕەمان دەبێندا پێدا بوو ئەمە خوا حافیزە من هەستم چوم ماڵی مەلا حەسەنی بچوم لە ژوورەکەی دیکە دانیشتم چایەکەم تێکرد ئەودی بوون 2 دقیقە پێ نەچوو دکتۆر قاسملوو هات سەلامی کرد کوتی کاکە ئەمن پەشیمانم ئەمن قسەکەم زۆر خراپ بوو ئەوە هەموو کەزە شانە ناڵێ ئەمن حیسم دەدەڵدەمەوە مەقسەدم وایە بەڵێ زۆر باشە پشوویەکی کورد وەرەگرین و دواتر دیرەژ بەقسەکەمان بەرزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان.